بەناوی خی گەورە و میهرەبان ئەمڕۆ لە بارگای ئەنجومەنی سەرکردایەتی هەولێر پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ هەموو حزبە کوردستانیەکان کۆبووینەوە بۆ پێکهێنانی لیستێکی هاوبەش لەو ناوچانەی کە منطقەی مادەی 140 دەگرێتەوە وەکو کەرکووک، مووسڵ، نینەوە، کەرکووک، مووسڵ، دیالە و سەلاحەدین و هەموو لایەک ئیتفاقمان لەسەر ئەوەی کرد بە هاوبەشی تێکەوە دابەزین لەو ناوچانە لەوەی دەنجی کورد وەکو دەرێ بە خەسارەت نەچی و کۆبنەوەکی باش بوو سەرکەوتوو بوو لەسەر هەموو خاڵەکان ئیتفاقمان کرد. سپاس. ئەم کاتتان باش و بەخێر بێن سەرچاو. سپاس بۆ ڕێز کاکەمین بۆ میێوانداری لە بارگای سەرکردایەتی هەولێری پارتی دیموکراتی کوردستان. ئەمڕۆ ئەم نۆلایەنە کۆبوونەوە بۆ یەخستنی لیستی هەڵبژاردن و لیستی هاوبەش لەمەڕ هەڵبژاردننی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم بە تایبەتی مووسڵ و کەرکووک، دیالە و سەلاحەدین. دیارە ئێمە بە پێی ئەو یاسای معدل یاسای ژمارە 14 ساڵی 2019 یاسایەکە دنیایەک ئیشکالی قانونی هەیە، دنیایەک ئیشکالی دەستوری هەیە و یاسایەکە لە ئەسڵدا کراوە بۆ کەمکردنەوە لە توانای کوردستانیانی ئەو پارێزگایانە و کەمکردنەوەی توانا و ژمارەی کورسیەکانی کورد لە ئەو پارێزگایانە و ئەو یاسایش لە خزمەت گروپی بچووک نییە، لە خزمەت قواری بچووک نییە بۆ ئەوی هیچ یەکێک لە دەنجی کورد بە خەسار نەچێت، چونکە جاروە بە یەک دەنگ کورتی دەبرێتەوە، بە یەک دەنگ دەدۆڕێنی. بۆیە هەموو لایەکمان بڕیارمان دەکات یەک لیستی هاوبەشمان هەبی لە ژێرناوی لیستی هاوپەیمانی کوردستانی قائمەت التحالف الكردستانی و ئەمە بۆ پارێزگای مووسڵ و کەرکووک و دیالەیە. پارێزگا کاینتر احتمال لەسەر ئەوە دەکە ئێمە لەگەڵ چێدا دەبەزین و هاوپەیمانەکان چۆن دەبی و ئەو لیستەی ئێمە ئەو هاوپەیمانەتی ئێمە ئەو ڕۆبریارمان لەسەدا کراوەیە لە بەردەم هەموو ئەو گروپ و ڕێکخراوە سیاسیانەی کە هەن کە ئارزوو دەکەن بەشداری بکەن لە هەڵبژاردنەکانی ئەو ناوچانە دەرگاواڵایە و ئێمە بە خۆشحاڵیەوە پێشوازیان دەکەین کە پێمان باشە خزمەتێکی گەورە بە بارودۆخی کوردستانیان دەکەن. ئێمە ئەزانین کە بارودۆخی کەرکووک و بارودۆخی ئەو ناوچانە بارودۆخێکی نەئاساییە و بارودۆخێکە پێویستی بە ئاساییکردنەوە هەیە و پشتیوانی دەکەین هەمومان بەیەکەوە لەو تانانەی کە لەو یاسای ژمارە 14 دراوە هەروها داوای ئاساییکردنەوەی ئەو ناوچان دەکەین بۆی خەڵک بتوانین بە پێی یاساکانی هەڵبژاردن بە پێی یاسا نێودەوڵەتیەکان بتوانین هەر کەس شانسی مساوی هەبی لە هەڵمەتی هەڵبژاردن و لە ڕۆژی هەڵبژاردن و هیوادارم کە هەموو لایەکمان بتوانین لە داهاتوویەکی نزیک و ئێوەش ڕاگەیان لە هەرێمی کوردستان و لە ناوچەکانی تر کە دۆستی خەڵکی کوردستانن هیواداری کە هەموو توانای خۆتان بخەنەگەڕ بۆ زیاتر پەژێکردنی خەڵک بۆ بەشداریکردن لەو هەڵبژاردنە وە کەس لە ماڵەوە نەمینێ دەنگێک دەتوانێت کورسیەک بباتەوە، دەنگێک دەبتە سەبەبی دۆڕانی کورسیەک. مادەی 16 یاسای ئەنجومەنی پارێزگاکاندا بوو لە پەرلەمانی کوردستانیشتانە لەم مادەیەدرا کە زەرەری زۆر بە پول دەگەین ئەوەی دانیشتی پارێزگاکە لە پارێزگاکەی خۆی دەنگەدا مافی نییە. ئایا ئەمە نەتیجەکەی بە شێگەی نەخێر ئەمە جەوهەری تانەکەیە کە مەجموعە شتێدا یەکیان لە مەسەلەی بایۆمەتری کە دەبێ 75 لە دانیشتوانی پارێزگاکە کارتەکانی وەرگرتووە لە ئەسڵدا
حەقا ئەوە وا تەفسیر بکرێت کە حەفتاوەکرێت لە سەتی خەڵک داوای کارتی کردبێت ئەگەر دامەزراوی پەیوەندیدار بە بایۆمەتریک نەیتوانێت کارتەکان لە کاتی خۆی بگەێنێەوە مشکلی ئەوە ئەوەی ئێستا لەو یاسایە وای لێ کردووە کە مەجای ئەوە هەبێ کارتەکانی تر دۆکومنتەکانی تر بەکاربێنێ کە لە ئەسڵدا ئەو دۆکومنتانی تر کە بەکاربێنرێت بۆ مەبەستی تەزویرە ئەجینام بایۆمەتری یەکێک لەو دۆکومنتانەیە کە بە هەموو لایەک هەوڵدراوە بۆی ڕێگری لە من تەزویر بکرێت پیادە بکرێت بەڵام بەداخەوە سەرۆکی دەستگای تەشریعی لەم وڵاتی عێراقا ڕێگرە لە جێبەجێکردنی وەڵامی دادگای فیدرالیسیە